بەم هەموو گەندەڵی و نەبوونی خزمەتگوزاری و ناسەقامگیریە لە بەغدا دەنگدەران دەنگ دەدەن یاخودنا لەگەڵ میوانەکەم گفتوگۆی زیاتر دەکەم بەڕێز حەیدەر ئەبوتارە کاندیدی کۆتای فێلیەکان. بەڕێز حەیدەر فەرموو بۆ ئێرە. زۆر بەخێر بیت بەڕێز حەیدەر. دەمەوێت بپرسم کە من باسم کرد کە وێرانکاریەکی زۆر نەبوونی خزمەتگوزاری لە بەغدا هەیە. هۆکاری ئەمانە چییە؟ بداية حيدر علي محمد مرشح كوتة الكود الفعلية والذي أقره الرئيس البرزاني بالتصويت له في الانتخابات القادمة. حقيقة بغداد عدم متابعة من قبل السلطات الرقابية والتنفيذية. هناك في بغداد ام كيشانا كم ترخمي هي من الملاني السياسي هي بله لنيوان لانا السياسية كان على لسر بوستو عدم وجود رقابة برجوندي سياسي ياخذ نبوني تساوديري رقابة تساوديري ببورە بەڕێز حەیدەر هاوکارانم هاوکاریمان کەن دەنگەکە نێتەوە ناو ستۆدیۆ چونکە پێم وابێ میوان ناتوانێت بە باشی قسە بکات. سپاسدانەکەم. فەرموو بەڕێز حەیدەر. عدم وجود رقابة نبوني تساوديري في لا حكومة العراق لا حكومة فيدرالية تساوديري يا سدانان هي تساوديري بابلين لبرلمان تساوديري نية من الملاني السياسي هي جروبي تقداري هي هجمونيا لسر بشك لصلاة كاني وبغدا هي أما جواي كردوا بغدا بشجوي خراوة بشجوي بخريت بابلين نبوني سرنجێک یاخود تەرکیزکردنێک لەسەر دروستکردنی دەوڵەت لە بەغدا خزمەتکردنی پارێزگاکانی نییە. پارێزگایەکی وەکو بەغدا کە بە دڵی عێراق و پایتەختی عێراقا حکوومەت ناتوانێت خزمەتی ئەم پارێزگایە بکات. لا العراق لديه قدرة نەخێر عێراق ئەو توانایی هەیە بەڵام ئەو کەسانەی کە لە دەسەڵاتدا ئەو کەسانەی کە خاوەن بەرپرسیارەتین بە گوێرەی پێویست نین سەرکردایەتی و بەڕێوەبردنی بەشێک بەرپرس بن لە بەڕێوەبردنی بەشێک لەو پارێزگایانە. بۆیە بە ئاستێکە کە زۆرینەی پارێزگاکان پشتگوێ خستن تیاندا هەیە بەڵام بەشێک لە پارێزگاکانی دیکە لە ڕاستیدا ئەگەر بڵێم با بڵێن گوازراونەتەوە گۆڕانکاریان تێدا کراوە لە چەند ساڵی ڕابردوودا سوودیان لە ئەزمموی هەرێمی کوردستان وەرگرت وەکو پارێزگای بەسرا بۆ نمونە ئاوادانی لەوێ هەیە پارێزگای کووت ئێستا ئاوادانی هەیە لەوێ بنیاتنان هەیە بەڵام بەشێک لە پارێزگاکانی دیکە پشتگوێ خراون ئاوادانی هەیە نەکاری تێدا دەکەن. وەکو کاندیدی کوردانی فەیلی لە بەغدا چی بە چارە سەرزانن بۆ دۆخی ئەو پارێزگایە و بۆ دۆخی عێراق بەگشتی؟ پێویستە بەندەکان و بڕگەکانی دەستوری عێراقی جێبەجێ بکرێن وەکو سەرۆک بارزانی فەرمووی و هەروە سەرۆک بارزانی داوای لە هەموو کاندیدان کرد خزمەتی هەموو عێراق بکەن بە تایبەتی گەلی کورد لە زاخۆ تاوەکو کار دەکەین لە حکوومەتی ئایندەی عێراقی بە گوێرەی ئاستی پێویست بێت خەڵکانێک ببنە خاوەن بەرپرسیارەتی بتوانن عێراق ئاوادام بکەن عێراق بنیاد بنێن بە شێوەیەک باشێک لە هاوڵاتیان کە قسەیان بۆ کوردستان 24 کردووە دەڵێن ئێمە زۆر دڵمان شکاوە لەلایەنە سیاسیەکان پێشتر کە نردومان نەتە حکوومەت و متمانەمان پێداون بەڵام خزمەتگوزاریان بۆ نەکردوین. چاوەڕێ دەکەن کە لەم هەڵبژاردنە دەنگدەران زیاتر بایکۆتی هەڵبژاردن بکەن یاخود ئێوە چیان پێ دەڵێن بۆی کە بەشداری هەڵبژاردن بکەن؟ هیواخوازین هەموو عێراقیەکان بەشداری لە هەڵبژاردن بکەن بایکۆتکردنی هەڵبژاردن تەنیا ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی چینی گەندەڵ عێراق بەڕێوەبات. هیواخوازین گەلی عێراق بەشداری لە هەڵبژاردن بکەن بۆی گۆڕانکاری بکەن بەرەو باشترکردنی عێراق. هیواخوازین هەموو عێراق و هەموو گەلەکەی دوورکەونەوە لە جیاوازی ناوچەیی باشترین لیست هەڵبژێرن دوور بکەونەوە لە مەزهب گەرایی و باشترین لیست هەڵبژێرن. هیچ ئومێدێکتان هەیە بەوەی کە دۆخی عێراق بەو شێوەیە بگۆڕێت کە جەنابەت باسیەکەی؟ ئەگەر نیازێک هەبێت لە پەرلەمانی ئایندا لە خوری ئایندا و حکوومەتی ئایندا لە جێبەجێکردنی بڕگەکان و مادەکانی دەستوری عێراق کە
گەل دەنگی پێدا و هەڵی بژارد و خەڵک کاری کرد بۆ هەڵبژاردننی کەسانی کارامە گۆڕانکاری کوردانی فەیلی دەدەن بێگومان کوردانی فەیلیش گلەیەکی زۆریان هەیە لە حکوومەتی ناوەند و ئەو خزمەت گوزاریانەی کە پێشکەش بە ئەوانیش نەکراوە و ئێوەش فرامۆش کراون. سەرەتا دەمەوێت لە ڕێگەی کەناڵەکەتانەوە کەناڵە بەڕێزەکەتانەوە سوپاسی سەرۆک بارزانی بکەم ئەوەی کە کردی بۆ پشتیوانیکردن لە کوردی فەیلی بۆ دەنگدان لە قۆناغی ئایندەدا بۆ ئەوەی کاندیدانی کۆتایی فەیلی هەڵبژێردرێن لە لیستی ژمارە 83 ئەمە بۆ هەموو فەیلیەکان بۆ ئەمە شەڕەفێکە بۆ فەیلیەکان بەڵگەی لە سەرۆی سەرۆک بارزانی کوردی فەیلی لە یاد نەکردووە خەباتیان لە یاد نەکردووە لە شوێنێک هەندێک شوێن هەیە کوردە فەیلیەکان تێیدا دەژین شارەکانیان بێ خزمەتن پشتگوێ خراون تا ئێستا ئاودان نەکراونەتەوە پشتیوان بە خوددا هیواخوازین پشتیوانی لە لیستی پارتی دیموکراتی کوردستان بکرێت بە پشتیوانی سەرۆک بارزانی سەرۆکی گەلێکتان هەیە پێتان وایە لە بەغدا چەند دەنگ دەهێنن؟ ئەمە سەختە وەڵامی بدەمەوە چونکە کوردی فەیلی لە بەغدا تەنیا لە بەغدا ناژین لێ نیشتەجێ نەبوونە بەڵکو لە پارێزگاکانی باشوور و ناوەڕاستیش نیشتەجێ بوونە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان کوردی فەیلی هەیە و پشتیوان بەخودا دوای پەیامەکەی سەرۆک بارزانی کورسی بەدەستدێنین. باشە سپاس دەکەم بەڕێز حەیدەر ئەبوو تارە کاندیدی کۆتایی فەیلیەکان زۆر سپاس بۆ ئامادەبوون لەگەڵمان. خێر بێ.